بنرین هجاو کندزانن موزیک دکاره سینوری جغرافیا درباس بکه لبر سینورا ناسکنه تایبتیج بو کردا جروشا کردا و موزیکا وان یا گوهاتی پرچکرین دناو روشا وان یا سیاسی دلی هنه کنرمند کردا هولدان گو وان سینورا درباس بکن و نزیکی کلتورا کردی یا گشتی ببن بزاراوی کردی سترانگوتن موزیک بزاراوی کردی چکرن یک جوانا کامیران رامان گونهال سویس رادمینه هنرمندکی کرد موزیکجنکی کرد با امیر خو بدنگی خو بزاراوی کردی توا ستران ادبیجه و تخوازه گو موزیکا کردی درخه پیش نها کامیران میوانی برنامه هفترنگی هنرمند کامیران رامان گلک سپاس بو بشتاری بونا تا برنامه هفترنگ گلک کیف خوش بون بدیتنا ته گوت بو میوانی و برنامه گەلێک سپاس ئەو کاتتان باش و زۆر سپاس بۆ میوانداریتان. کە کامێران نەزانم نەهات ئەوروپای خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانی لێ نەهات سویسرا دژی. دخوازم هەنێکی پێشی وەرم سەر باندۆرا دووربوونێ کۆچبەریە لەسەر هونەرمەندێکی گۆ شووناوی واریوی لە ناو خەڵکی ویە موزیکاوی لەسەر کۆکاوی ئاوادە لەسەر ناو چاند و کولتورا ملەتیوی لێ نەهال جێکی دوورێ کولتورێک فەرقێ لە چ قەسە باندۆر لە تەکری وەک هونەرمەند. کاک لقمان گیان بەڕاستی تاراوگە و قوربەت تەنها کاریگەری لەسەر کاری خوێندنەوەی و کاری وەک پێشی خوێندنەوەیەکە نانێت بەڵکو هەموو شوێن و چوارتەنیشتی ژیانت دەگۆڕێت بەتایبەت وەکو بێژی لەبارەی موزیکەکە لەسۆ لەو بابەتە سێری بکەیت بە دنیای کاری من لێرە زۆر 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 زەحمەتترە چونکە لێرەدا ئێمە شانسێکی وامانیە کە بتوانین موزیکی خۆمان پێشکەشکەین بۆ ناچار دەبین کە زۆرجار موزیکی خۆمان بە ئاراستەیەک بەرین کە چێژوتانی هەبێت بۆ خەڵکی ئەوروپی بۆ نمونە من ئەگەر لەباری تەکنیکیش باسیەوە بکەم ئێمە لە ناوچەی خۆمان بە تایبەت ڕۆژهەڵاتی کوردستان بۆ بە تایبەتەن باکووری کوردستان دەستگاکانی بەیات و حجاز زۆر بەکاردێنین بەڵام لێرە من زیاتر ناچارەوە مەسەڵەن لە مەقامی عەجەم بەکاربێنم بۆ یەکە نزیکتر بێت بۆ کولتور و موزیکی ئەوروپی تا ڕادێکیش باش سەرکەوتوو بووم بەڵام خۆ بە دنیایی کارکردن لێرە بەردەوام ئەبێ لە نوێکاری بیت و شتی تازە هەبێ بۆ پێشکەشکردن. کاک کامیران ji bo hunera te jî bixwe yanî wek min şopandina min ji karê te re tu li sazê dixîne li ewdê dixîne û tu bi zaravên Kurdî jî yani ew tiştekî bala min kişand rastî ez karim bêjim te coğrafya ago welatê Kurda da beş kiriye muzîka Kurda da beş kiriye kultura wan da beş kiriye te ew sînora derbas kiriye ew ji çi watê tê nirîna te bêjin tiştekî hestekî netewîye yan jî hestekî wek muzîk jenekî gotu muzîkê li ber sînora nabîne muzîka her sînora derbas bike û tu dixwazî got sûdakê ji em bêjin zaravê din bike muzîka wan bike da got muzîkek baştir û xweşiktir û zingîntir çê bibe. کاک لقمان بێگومانەوە کاریگەری ئەو شوێنە و ئەو بنەماڵێکی من تێدا گەورەبوومە لەسەری هەیە و هیچ گومانی تێدا نییە و ئەوەی کە موزیک لە سەرەتای مناڵی تێکەڵاوی ژیانی ئێمە بووە ئەوە زۆر کاریگەرە لەسەر بابەتەکە و بەڵام گرنگتر لە هەموو شتێکی وەک خۆت فەرمووت هەستی نەتەوایەتی و بەرپرسایەتی بەرامبەر سەرمایەی گەلەکەم وام لێ کات کە حەچەنێک من عیلاقە و حەزم بۆ موزیکای وڵاتانی دیکەیە بەڵام سەرمایەی گەلەکەی خۆم جوان بپارێزم و خاوێن و پاڵێرا و پێشکەش بە خەڵکەکەی بکەم چونکە وەک دەزانین ئێمە ساڵهای ساڵە کە ئەبینین تێکەڵاوەیەکی موزیکی دەرەوەی وڵاتانی دەرەوەمان لە موزیکی خۆمان هەیە کە ئەو خاڵسی و ئەو جوانی لە موزیکی خۆمان تۆزێ گردووە بەداخەوە هەرچەند کە ئێمە دەست ئەبینین کە لە وڵاتانی دیکە وەکو لە تورکیا لە وڵاتانی دیگە لە تەنانەت وڵات عەرەبیەکان و لە ئێران موزیکی کوردی زۆر بە تاراج براوە و دیسان هەر ئەوە بە خۆی ئێمە درا وەکو موزیکی نەتەوەی گەلێکی دیکە بۆی ئەو بەرپرسیایەتم لەسەر شانی خۆم بینی کە من خاوەنی سەرمایەکی گەورەم من خاوەنی عەلی مەردانم خاوەنی حەسەن زیرەکم و خاوەنی سەدان و هەزاران ناوی گەورەترم خاوەنی عوسمانی هەورامیم خاوەنی جەزیریەکانم بۆیە دەبێت ئاگام لە موزیکی وڵاتی خۆم بێت وەکو کەسێکی وڵات پارێز ئەبێ ئاگام لە
ماڵ و سەرمایە گەلەکەی خۆم هەن. دەێ کاک هەمیران نهاتە بەحساب تشتا کرد ینی تەگوت ئەv علی مەردان و بێژ محەممەد عارجەزیری و دەنگبێژێ کووردا لێ وەختێ تێمەرە بناو دەکە بێ موزیکا کوردی ینی یا گرێدای ملەتی کورد ێگۆل سەر خاکا کوردستانی گەل هەنێک مرۆڤ دەبێژن ئەو موزیک تنەی موزیکا لۆکالە موزیکا بخۆجیهیە بێژن موزیکا کورمانشاه پێف گرێدایی موزیکا خەلکی سلێمانیە پێف گرێدایی موزیکا جەزیرێ ئافرینێ ئەو تشتا ناو موزیکا کوردی هەیە و باندۆرێک لێ کردی یعنی شکلێکی ئەم بێژن ئەv موزیکا کوردی هین نەهاتی بڕاستی نهاتی دروستکردن موزیک ژەن هەنێ هونەرمەند هەنێ لێ موزیک تنەیە تو چاوات بین ئەv نەڕینەهان و هەگەر تنەبێ چ پێویستە ینی چاوایە کار بکل سەرداگ و موزیکێکی ڕەنگێکی چێبێکە بێ ئەف شێواز بە کورداوێ بە کولتورا کوردیێ بە هەمە بە شێو گرێدایی کاک لوقمان ئەوەی من کەنتا ئێستا سەرنجمدا وەکو زانستی موزیکی زۆر لەسەری خوێندوم ئەوەی کە ئەوە شتێکی زۆر نۆرماڵە ئێمە با وەک نمونە بۆژم ئێمە سۆرانەیەکی وەکو سۆرانی کتابیمان هەیە کە ئەمە زۆر جار بەکاری دێنین کە ئەبینین بۆ نمونە لە ناوچەکانی سلێمانیە و لە مەهاباد زۆرتر بەکاردێت و لە زانکۆکان بۆ زمانە دەخوێنن بەڵام لە گوند و لە شاری وڵاتەکەمان لەهجای جۆراوجۆرە هەیە بۆ نمونە لە ئەوروپای ئەمە ببینین موسیقی کلاسیکە موزیکی بارۆک هەیە کە هەموو کەسی بەکاری دێنێ بەڵام هەر لەم شاری زوریخە کە من تیاژیم موزیکەیە کە دیالێکتی موزیکە یعنی ئیمزای ئەو وڵاتەیە سەرمایەی زوریخە کە ئەڕۆی بۆ شارێکی دیکە ئەڕۆی بۆ بێن هەمان شتە مەبەستم ئەوەیە کە ئەمە شتێکی جیهانگیرە و بەس تەنیا لە وڵاتی ئێمە وان نییە من دەتوانم بڵێم کە کەسانێکمان هەبوو کە بناغەی موزیکێکی نەتەویان بۆ کوردانە بە تایبەت لە دەیەکانی 30 و 45 هەتاوی واتە کاتە 50 و 60 و 70 زایانی ئەو کارە زۆر لەسەرەوە زۆر کارکراوە ناوهایەکی زۆر گەورەمان هەبوو بەڵام بەداخەوە ئەوە پاشەکشەی کرد موزیکی نەتەوەی کورد لە قاڵبی چەند ناوماوە و کەس بەداخەوە بەو شێوە نەیتوانێت ئیدامە بدا ڕەنگە هەبێت مامۆستانی زۆرمان هەیە وەکو مامۆستان فەزازی نەجمەدین و کەسانی دیکە کە هەتا ئێستا بەردەوامن لەسەر ئەو ڕێچکە بەڵام بەداخەوە بەو شێوەیە کە دەبوایە کای لەسەرتن ئەوە نەماوە من یەک تۆز ئەگەر اجازەم بدەیت قسەکەشم درێژە خاینێ ئەوش ئەوەیە کە من ئێستا موزیکی لۆکالی بەو شێوە نابینم چونکە بە هۆی میدیا و وەکو سوشیال میدیا ئەوە سۆزێ بەڵاو بووێتەوە بەڵام لە قاڵبی چوار پارچەکە بەداخەوە جیاوازی زۆر ئەبینم ئەوەی کە جێ خۆشحاڵیە بۆ من ئەبینم کە لە باکوور و تا ڕادێکیش ڕۆژاوای کوردستان ڕێچکەیەک و غاڵبێکی موزیک پەیدا کراوە کە خۆشبەختانە دەتوانین بێژین ئێستا 100% مڵکی کوردە و سەر ڕای ئەوەی کە ئەو هەموو موزیکی لێ دەزراوە و گۆرانی بێژی کورد بە تورکی وتی و گۆرانی کوردیان کردووە بە تورکی دیسان ئێستا لە باکووری کوردستان هونەرمەندانێکیان کە بەڕاستی و کوردانە ئەڵێن وە کەسی سەر ئێستا ناتوانێت خۆی بکات بە خاوەنی ئەو شتە و من هەر لێرە بەڕاستی چاوەدەستی هەموویان باشەکەم چون جێش هەزیە بەڵام ئەوە بەداخەوە لە باشووری کوردستان تا ڕادێکی زۆر و ڕۆژەڵاتی کوردستان تا ڕادەیەک ئەو حاڵەتەکە هەیە کە ئێمە خەریکی کۆپی-پێستکردنی موزیکی بەداخەوە دەسوود و سێ باشە کامێران ببوورە ئەسخوازم وەرم سەرڤەیە ینی چاوە یەک کارە جوێت شتا ڕزگار ببێ ینی چ پێویستە ئەم بێژن پەیمانگەه پێویستن هونەرمەند ئەو کارا بکەن بسەری خۆ بکەن یان ئەم بێژن پارتیین سیاسی جوواک چاوە کارە جوێت شتا ڕزگار بە ئەو تشێتە بەحس کرد و کاپی دکن یان کراسێ کەسێکی دن لە خۆتکەن کاک لوقمان هەمووی ئەو فاکتۆرانە کە تۆ ناوت دەورە بە دڵنیایی ئەوە هیچ گومانێکیدا نییە بەڵام من نەک بەس بواری موزیک یا کاروباری هەنەری لە هەموو شوێن و ڕێگەیەکی ئەم ژیانی ئێمە پەروەردە دەوری یەکەمە بینی و دۆری ئاخریش تەنان دەبینی پەروەردە گرنگترین شتێکە ئێمە هەمانە و ئەبێ لەسەری کارکەین چون ئێمە منێکە بوو ئیستا 35 ساڵ 36 ساڵ تەمەنمە ئێستا وەکو دارێکی وشکم کە زۆر بەڕاحەتی ناچەمەوە ئەبێ حکوومەت پارتە سیاسیەکان و بە تایبەت باشووری کوردستان پێشتر دەسەڵاتی سیاسی بەدەستاوەیە بە پەروەردە و بەکاری زیاتر لەسەر مناڵەکانمان لەسەر زارۆکانمان کار بکەن کە بتوانین ئەو موزیکی نەتەوەمان وەکو بەی سەرمایە گەلەکەمان بۆ مناڵانە بناسین و بە ئەو ئاسانیە نێڵین کە یەک لە دەستمان بیدزن دوو ئێمە شغڵمان بێت ئیشمان بێت بە کۆپی پێستکردنی موزیکی دەسەدووسێ گەلانی
بله کامران زورم سر بروشا کردای سیاسی مخابن گروشک نه آرامه رولا هنری تید یعنی تی بیرامه د سالی هفته ایده پیشا هشته ایده کس نیوک ما مستشفان ام بیجن درکت آرام تکران و هنک هنرمندی دن درکتن حسن زیرک بون وک شوازکی نتوج بو ملتی خواه یعنی ملتی کرد ایدی بدنگی وان خود داناس کرن یعنی تایبتی ام بیجن شوان پرورد دمکیده وقت دنگی سیاسی بوج ملتی کردره نها او تشتام قال كي نماد بين براسي بناف روشا كرداد ام بيجن يعني اركل سر ملي هنرمندا تشي يجبو روشك وك روشا كردا هنرمند كاروي اركاراجي او ببربرسي دوزا ملتي خو ودنجي ملتي خو بالدنيا بلا بك يعني هنرمند بكاري هنري تاني بك خدوري مثلا ام بيجن برزغريكي سياسي اجواكي خينه تاني هنر اخو بك زۆر سپاس بۆ پرسیارەوە شتێکە من ڕۆژانە خۆم لەگەڵ سەرقاڵ دەکەم گرنگترین فاکتۆر لە کاروباری هەنەری ئێستا من بۆ خۆم ئەوەیە کە من بەو قاڵبێکی ناسم هەنەری بەرپرسیار و بەرپرسیارەتی هەنەری مامۆستا زۆرفنون دەڵێت کە موزیک لە ذاتی خۆیدا بیرکاریە ریاضیە مادام ئەڕواتە قاڵبی هەنەرەوە کە تۆ دەنگی گەلەکەت بیت یعنی ناو گەلەکەت بێت یا وەکو باسی خەم و پەژاری خەڵکی خۆت بێت منیش بە دنیای هەبێت لەو سەر ئەو ڕشکە بووم ئەو ڕشکەشە وەکو شوێنەگرم و دڵنیام کە ئەرکی منە کە لە ئێستادا من زیاتر کار لەسەر موزیکی گەلی خۆم بکەم و بۆ موزیکیشە جۆرێک کاری گەیاندنی دەنگی گەلەکەی خۆم بە کەسانی دیکە بکەم ئێستا من زۆر جار ئەو نمونەم هەبووە کە لێرە لەگەڵ هاوڕێیان قسەی دەکەم من جاران بەکو بێژ بە گاڵتە شۆقیش ئەڵێم کە من ئێستا لە زوریخ کۆنسێرتێکم هەیە و سەرکردەیەکی کوردیش ئەتوانێت بێت لەو شارە مەسەڵەن کاروباری وتوبەری سیاسی خۆی بکات بە دنیای من ئەڵێم کە هەموو جار دوو جار سێ جار خەڵک زیاتر پێم بۆ بەرنامەکەی من لە کارگەی خۆم کاری موزیک دەکەم و پەیامی نەتەوەیی خۆم پەیامی سیاسی خۆمیش دەگەێنم و کاری موزیکیش دەکەم و زۆر هەتا ئێستا هینیشم وەکو بێژی سەرکەوتنێکی باشم هەبووە و هەروەش کە دەزانم بۆ نمونە هەروەکو خۆت فەرمووت مامۆستا شوان هەبوو کاتی خۆی کاک نەجمەدین هەبوو کاک ناسیر ڕەزاوی هەبوو کە لە کۆڕی بانگاواز و کاریان من دەکرد و ئێستاش خەڵک بۆ گۆرانیان نایەچێت ناو شەوەش یانێ گۆرانیەکانمان هینە و سەردەمەیە هیچ هێشتا کۆنە نەبوونە و جوانی گەلەکەمان بۆ گوێدان و گۆرانیانە هەستی نەتەوایەتی و هەستی شۆڕی خۆیان زیندوو دەبێتەوە دلێ کامران زۆرم سەر تێکەلبوونا هونەرا کوردیە رەسەن ینی هنەرا کوردی وەکمە گوت gelek li ser kar nebûye yani hîn jî di duwarê folklor de ya germkarin bêjin nav gel de ye niha xortê me derketin Ewropayê kesên wek te li Ewropanê îdî muzîka Ewropî jî dibînin muzîka klasîk amîrên muzîkê yê taze tînin yê nû derbasî nav muzîka Kurdî dikin tecrübê wilo hindikin di nav Kurda de me çend kes dîtin hunermendê me ew tişta kirin çawa yek kare muzîka Kurdî di nerîna te de niha til Ewropayê jî çawa yek kare ew têkelbûnekî çê bike di nav muzîka Kurdiya resen û muzîka nûjen got em bibînin ew muzîka Kurdî îdî li ser stêcên navnetewî jî bên guhdarkirin û ferq neke li Amerîka bi yan li Japonê be ferq nake ew muzîk ji ber got di dawiyayê di muzîkê بە دڵنیایی من کە باسی موزیکی ڕەسەنی کوردی دەکەم ناتوانێت و نابێتیش تەنها لە قاڵبی خۆی بینیتەوە و ژیان بەردەوام ژیان و جیهان بەردەوام لە نوێکاری تازەکاری و کوردیش دەبێت خۆی لەگەڵ مۆزۆ بگونجێنێت بەڵام من پێم وایە کە تۆ بێ قاڵبی سەرمایەکەی خۆت بناسی قاڵبی هونەر موزیکەی خۆت بناسی و لەسەر ئەو ڕێچکەیە بتوانین نوێکاری بکەیت من بۆ خۆم ماوەیەک پێش ئێستا کارێکم کردو بوو کارێکی هونەری ئەوە بوو کە ملۆدیەکی کوردی بۆ خۆم ساز کرده بوو لەسەر شێعرێکی مامۆستا وەفایی و ئەو ملۆدیە زۆر کوردانە بوو بەڵام من لەگەڵ موزیکی ڕۆک تێکەڵاوم کرد کە خۆشبەختانە سەرکردنێکی باشیشی بەدەستێنا بوو و من پێم وا بێ ئەبێ تازەکەرانە بکرێت ئەبێت تێکەڵاوی موزیک هەبێت هەروەش کە ئەستم کرد من ئێستا لە ئێرەکە کارەکەم ناچارە بم کە لە هەنی مەقامات ئیستفادەکەم کە بۆ گوێی خەڵکی ئوروپی تازە بێت و هەر ئەم کارە بووە سەبایس ئەوە کە من
نزیکیەکی زیاتر و نزیکی زیاتر لەگەڵ ئەو خەڵکە پێدا بکەم و هەروە ئیدەی تازەیشم بۆ بێت و تەنانەت خەڵکی ئوروپیشی هانداوە کە حەز بکەن لەگەڵ ئێمە هاوکاریکەن چون ئێمە شتێکی نوێترمان پێشکەش کردووە ئێمە هەر لەسەر ڕێزگەیە کە بەر لە 100 ساڵ و 200 ساڵ نەوەستاینە نوێکاریمان کردووە بەڵام بۆ مەرجە کە ئێمە هێشتا لەسەر ڕێچکەی موزیکی نەتەوەی کوردی یعنی موزیکێکی صاف و سادەی کوردیە بەڵام لەگەڵ ڕۆژگار لەگەڵ تەکنۆلۆژی خۆی ساز دەکات کا کامێران نظرم سەر کارێتە مدیت بێتر بە عودێ لە عودێ تخینە ئەو جی وەک تێناسکردن یعنی ئەم بێژن سینۆرەی موزیکێتنە لێ تێناسکردن دناو موزیکا عەرەبی دگەلەکی یا عوسمانی گەلەکی دیار دەبێ دناو کوردا دکێ من هەنە ئێگۆ لە عودێ تخینن لێ نەپڕ بێتر سازا کوردی بێژن تەمبور یان ساز دیوان ئەو دناو کوردا بەلاکری ئێتا سەدەمەکە بوو گوتە عود نەقام چخۆڕێ ji بۆ دەنگێتە باش بوو تە حەز دکرد ئەم بێژن ڕیێوێ فرەترن ژێ سازێ یانجی تشتێکی دن لە پاشوی هەیە کاک لوقمانگیان زۆر ڕاستە لە حاڵی ئێستادا دوو ئامێر هەن کە زۆر بە ناوی عەرەبی دەناسێن یەکی قانونە یەک عودە من بۆ ساڵی ڕابردوو لەسەر سازی عود لەسەر ئامێری عود لێکۆڵنەوەیەکی باشم کرد و توانین دوایەوە چەند پرزنتیشنێک چەند ڕوونکردنەوەی لەسەر ساز عود دەم و ئامادەبوونی چەند کەسێک لە سوئیس پرۆژێکی زۆر سەرکەوتو بوو یەکەم ئەوەی کە ئامێری عود بەڕەسەن دەگاتە ئەو ناوچەیەکە ئێستا پێڵێن مێزۆپۆتامیا و کۆنتین ئاسەواری لەو شوێنە دۆزراوەتەوە بەرحاڵ گرنگ نییە ئێستا کێ باشتر بەکاری دێنێ یا لە چی وڵاتێک زیاترە گرنگەوەی کە ئەمریکا هەموو کەسێک بێجیاوازی کە ئەوەی کە کوردە عەرەبە تورکە فارسە چی بەکاری دێنێ چون موزیک بەڕاستی شتێکی نێونەتەوەیە و جوانی موزیکیش ئەوەیە بەڵام من پێم وایە کە عود زۆر 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 جوان دەتوانێت خۆی لەگەڵ موزیکی کوردی یەک بکات بە حکمی ئەوەی کە دەنگێکی هەیە کە دەنگێکی وەکو بێژی باسی هەیە کە لەگەڵ دەنگی کورد زۆر زۆر باشتێ گرنگتر لە هەموو شتێک ئەو شتێک بە ناوی پەردەی نییە کە تۆ دەستی پیابنیت و مەحدود بی ئەو ڕێک وەکو سازی کەمانە و تۆ دەتوانی ئەنوا ئەقسامی تۆنی پێ دەردێری تەنانەت ئەو گۆرانیانە کە گۆرانی هۆرامیانە کە ڕەنگە لە زۆر لە قاڵبەت تێۆری موزیکی مدرن نەگونجن تۆ بتوانانی بە عود و ڤیۆڵن زۆر زۆر بە جوانی ئامادەیان بکەیت بۆیە من پێم وایە کە عود سازێکی زۆر زۆر بەتوانایە و ئەبێ زۆر زۆر زیاتر لەسەر کارەکە چونکە دەتوانێت ڕۆڵێکی زۆر زۆر باش بکەین بله کا کامیران از خوازم هنکی گهدار جی بکم راستی اگر در فتات هبه ام کاتکی جوختات بگره هنکی تجمر لی بده گو تبرهمین از بار دکم تشنیتی نه هنه برهمیتی نه جی هنه سروان کار دکه اگر کار به جبو ما جبو تماشاوان جی بشکی ج هنر خو برهم خو به مر پاروک گەلێک سپاس کات لوقمانگیان بە دنیایی و بە خۆشحاڵی من پارچێکی موزیکیان پێشکەش دەکەم هەرچەندە قەڵبی ئەڵبوم تازەکەم ناگونجێت ئاوازێکی ناوچەی کرماشانە ئاوازی مامۆستای پایەپەرز حشمەتی لۆمەژادە کە من هەمیشە پێم وایە کە مامۆستا حشمەتی لۆمەژاد وەکو ئیمزا وەکو تۆقەی موزیکی کرماشانە و وەکو سیمبۆلی موزیکی کرماشان دەناسێت هزار سڵاو لە گیانی پاک سڵاو ژێر بەلێ من بە حکمی وەش لە کرماشان لە دایکبوومە من کەلتۆرەکەم باشە تەنانەت لە کێکێشم باشە بە خۆشحاڵیەوە چوونەوە بۆم جێ شانازەیە کە دەتوانم بە زۆربەی زاراوەکانی کوردی قسە بکەم ئێستاش مامۆستا لۆمەژاد گۆرانێکی هەبوو لەسەر باژاڕی کرماشان هیوادارم بەس حکمیەوە نەڕوات کە من ئەمەوێت ناوچەگەراییەکەم بەڵام ئەو گۆرانیم بەڕاستی زۆر زۆر بەلاوە خۆشە ئەگەر پێتان خۆشی حەزەکەم پێشکەشتان گەلێکی پێکە خۆشم
عشق پاکم من تویی عشق پاکم کرماشا عشق پاک تو من سینه چاکم کرماشا نه تنیا من عاشق او خاطر دنیا عاشق سینه چاکم کرماشان ای دیال خوش نشان پر لگای عاشقانه بیستون و تا وسان کرماشان ای دیال خوش نشان پر لگای عاشقانه بیستون و تا وسان. درمند کامران رامان گلک سپاس بو وی درفتی تبو میوانی برنامه هفت رنگ سرکفتی به و چاوی مل برهمیتنه گلک سپاس و سپاس بو میوانداریتان رزمه بود